بەناوی خوای گەورە و میرەبان خۆشەویستان و ئازیزان سڵاوتان لێبێت. من ئەمڕۆ لە 16مین پێشانگای نێودەوڵەتی کتێبم لە شاری ئەولێر قسە لەگەڵ بەشێ لەو هاوڵاتیانە دەکەم کە ئەمڕۆ هاتوون بۆ پێشانگا، چونکە بەڕاستی خوێندنەوە ڕێگایەکە بۆ خۆ ڕۆشنبیریکردن، بۆ ئەوی ئینسان بتوانێت معریفەتی خۆی بەهێزکە، بیرکردنەوەی خۆی بەهێزکە، قسەکانی پاراوتر بێ لە ڕێگای کتێبەوە تۆ دەتوانین کۆمەڵی ئەزمون وەرگری کە خەڵکانێک لە ژیانیاندا بە تەمەنی خۆیان ئەزمونیان کردووە و ئەمڕۆ دەسمە لای هاوڵاتیان بابزانم ئەوان لەسەر گرنگی خوێندنەوە چی دەڵێن، فەرموون لەگەڵمانە بن. مامۆستا سڵاوی خوای گەورەت لێبێ، بابزانم لەگەڵ خوێندنەوە بەگشتی چۆنی و لە کێوە دەست بە خوێندنەوە کردووە؟ بەڵێ سەرەتا بە ناوی خوای گەورە بەخێر بنیاخوا. طبعاً خوێندنەوە لای هەر تاچیشی موسڵمان بەگشتی لەو کاتەوە دەست پێ دەکات کە چاو بە دنیای ئیسلام هەڵدێنێ و یەکەم ئاەتی قورئان کە نازڵ بووە بە ئیقرا دەست پێ کردووە، بۆیە پێویستە ئومەتی ئیقرا ئەهلی ئیقرا و خوێندنەوە بێت. ئێستا ئەهلی ئیقرا با بڵێن ئومەتی ئیقرا دەخوێنێتەوە؟ بەداخەوە دەڵێن بەڕاستی بە تایبەت لەوەتەی سوشیال میدیا لای خەڵکێکی زۆر و پێکاتەکان بۆتە بەدیل بۆ خوێندنەوە، بەڵام بەڕاستی لە ئەسڵا هیچ شتێک جێگەی کتێب ناگرێتەوە، هەم لە ڕووی تەوفیق و لە ڕووی متمانە پێکرانەوە و هەم لەو ڕۆکە بەڕاستی تۆ گەر بتێ بە ئاسانی بۆ ئەم بابەتە بگەڕێیتەوە ناتوانانی بە ئاسانی بگەڕێتەوە. ئینجا مەگە تەماشای دنیای زانایان بکەین کە بەڕاستی لە زۆر حاڵەتی زۆر دژوار و سەخت و میحنەتدا بە کتێبەوە بەنووسینەوە و هەروەها بە لەبەرکردنەوە بەو شتانەوە خۆیان مەشغول و کاتەکانیان پڕ کردەوەەوە. هەر بۆ ێژا دکتۆر عایز قەرەنی کتابێکی هەیە بە ناوی عاشق، لێدا باسی عاشقبوونی خۆی و سەرجەم زانایانی ڕابردوو دەکات بۆ کتێب، تەنانێکی لەوانە شەیخ الئیسلام ئیبن تەیمیە کە دەڵێ کات ڕۆژێکیان زۆر نەخۆش و بێتاقەت بم چووم لای دکتۆر پزیشک پێوتم پێویستە تۆ ماوەیەک پشوو بدەوی ئیسراحەت بکەی. وتم پشوودان ئەگەر بێت و مەبەست پێ خوێندنەوەم بێ من بەڕاستی بە خوێنەوە ئیسراحەت دەکەم و ماندوو نابم، تیدەی مادام تۆ بە خوێنەوە ئیسراحەت بکەیەوە بە خۆی چارەسەر و شیفاایە. کەواتە بەڕاستی ئێمە بە تایبەت ئێستا لە زۆر بواردا کاتێکەوە خوێندنەوە بۆ کۆمەڵگەکەمان دەکەین، بۆ سەرجەم توێژەکان دەکەین، بەتایبەت توێژی گەنجان لە زۆر بواردا هەست بە فراغ دەکەین، فراغی فکری و عەقیدەی کە زۆر جار دەبینی کەسێک بێهیوا دەبێ و هەروەها لە ژیان بێزار دەبێت، تووشی قەڵەقی و دڵڕاوچێ دەبێ. ئەگەر بێت و ئەهلی خوێندنەوە بێ، ئەهلی قورئان بێ، ئەهلی ذیکر بێ و ئەهلی ئەم هەموو سەرچاوانە بێ کە ئینسان دەتوانێت خۆیان پێ پڕچەکە بە عەقیدەیەکی جوان، بە عیلمێکی جوان، بە فکر و جیهانبین و دنیابینیەکی جوان. بەڕاستی ئەو کاتە ئینسان لەبری ئەوەی بێزە بێت تەمەنای ژیان درێژی دەکە و هەرە عومر درێژی عومر پڕپیت و بەرەکەتی دەکا. ئینجا لە بواری ثەقافە ڕۆشنبیریەوە مرۆڤێکەوە قل هەل یەستەوی الەذینە یعلەمون والەذینە لا یعلەمون، مرۆڤێک بخوێنێتەوە لە بواری فکری بخوێنێتەوە، لە بواری سیاسی بخوێنێتەوە، لە بواری فەرهەنگی، لە بواری مێژووی، لە بواری عەقیدەی، لە بواری فیقهی، لە بواری ڕەوشتی، لە سەرجەم بوارەکاندا ئەگەر بخوێنیتەوە ئەم کەسە بەڕاستی وەکوڵی کاتێکی نابێ بۆ خەم، کاتێکی نابێ بۆ قەلەقی، کاتێکی نابێ بۆی ببیت بە مەشاریعی خەڵک، بەڵکو تۆ دەبێت خەڵک بەکاربێنی لە مەشاریعەکانی خۆتدا. هەر بۆیە ئێمە ئێستا ڕۆژهەڵاتی ناوەڕاست کەوتین ناو پلانی خەڵکەوە، بە تایبەتیش ئومەتی ئیسلام ئەو کاتێکەوە ئومەتی ئیسلام ئەهلی قورئان بوون، ئەهلی قیراءە بوون و هەروە ئەهلی هەڵهێنجان بوون لە منبەعی صافی و سەید قوتب دەفەرمێ ئەو کاتێکەوە توێژ و جیل و ڕەعیلی یەکەم لە سەرچاوی قورئانەوە لە سەرچاوی سونەتەوە خۆیان بنیادەنا، خۆیان دروستەکرد بوونە پێشەنگ. بەڵام ئێستا ئێمە ئەوەندەی کەوە دەگەڕینەوە بۆ هەندێشتی ئەفسانەی، بۆ هەندێشتی تەرفیهی، بۆ هەندێشتی ڕەفاهی، بۆ هەندێشتی کات بەسەربردن و لەعابە و گاڵتە و گەپ و یاری ناگەڕێنەوە بۆ شتە ئەساڵەتیەکان. بەو ئەندازەیە کە ئێمە بەشتی تەرفیهیەوە خەریکی خەڵکێکی تەرفیهمان بۆ پەروەردە بووە و بەو ئەندازەیەش کەەوە خەڵکێکی ئەسیل و ڕەسەن خەریکی خۆ بنیادنان و کارکردن لەسەر کۆمەلگاکان و ئاراستەکردنیانە بەرەو لووتکە و قیمە بردنیان، بەڕاستی ئەمانە دەبینی شوێن پەنجەیان دیارە، پەیامدارانە دەژین و پەیامدارانش ئیش دەکەن. بابزانم لەگەڵ خوێندنەوەیە بینت چۆنە؟ زۆر باشە. باشی؟ بەڵێ. لە کەنجینەوە دەخینەوە؟ زۆر لە مێژە. لە ساڵی چەندەوە؟ لە ساڵی 76ەوە. بەڵێ. باشە، سوودی خوێندنەوەی چییە؟ سوودی خوێندنەوەی پێگەیاندنی عەقلی ئینسانە. لەچ بوارێک زیاتر دەخوێنیەوە؟ زیاتر عەزم بە مێژووە، عەزم بە ڕۆمانە، دۆستی شێعریشم. دۆستی شێعری؟ کەم زۆرش دۆستم، یعنی نەک شاعیر. شعرەکانی نالی و ماویش دەخوێنیەوە؟ کەمیان زیاتر معجیبم بە خەیام، چونکە زانست عەقلی تاریک
دەکا بە چرا خوێندن چەند خوێن پێدوانە ئەگەر بمانوێت منداڵێکی باش پەروەردە بکەین تاکێکی باش بنیاد بنین کتێب خوێندنەوە یەکێکە لە ڕێگایە باشەکان خۆ معریفەتکردن خۆ پرزانیاریکردن هەموو لە ڕێگای کتێبەوە دەتوانانی مرۆڤ بیکاتە سەرچاوێکی گرنگ بۆ خۆی بەدڵنیاییەوە زانست خوێندن هەموو شتێک پێش دەخا بەڵام بە مرۆڤی ئاسوودا نەک ئینسانێک خوێندەوار بی و شادەی هەبینە خوێندەوار بێ وەکو زۆری لە ئێستا جێی شەکمان هەیە لە خاوەن شەهادە بەڵام نەخوێندەوارن بەداخەوە بۆچی دەڵێ خاوەن شەهادەنە و نەخوێندەوارن لەبەر ئەوەی زۆریان بە تایبەتی لەگەر تەکنۆلۆژیای ئەو زمانە ئێستا زۆر دەوری هەیە زۆریان لە خوێندن و لە کتاب دابڕاون چکە کتاب سەرچاوەیە سەرچاوی ڕوحت پێ دەبەخشی لە ڕووناچی مەسەلەن یەک لەوانە سەران بڕۆ قورئان بخینەوە مەسەلەن بڕۆ ناوی بەڵام هەندێک خەڵکمان هەیە ناچمە سەر ئەوەی ڕێمان لێونکەن دەنا یەکەم سەرچاوی ژیان ڕووناچی قورئانە ئیزا دوایی ئەوانەی مێژوو کە بەسەرهاتەکان بەڵام بەداخەوە لە کوردستان ئێمە مێژوو ناسمان زۆر کەمە بەتەنێ هاتیەوە ڕۆ بەتەنێ نەهاتوومە ئەدیکا خێزانەکەت خێزانەکەم نەخوێندەوارە بەڵام زۆر پشگیریمە منداڵەکانی چەم لە پەروەردە کردومە و چوارم خوێندنیان تەواو کردووە هەربەتی نابایە تەمەشایەکی ئەو خەڵک ناتانی بڕوە ناوەڵا دەوی بە گۆپاری بڕوە تووشی فەقەرات بووە تووشی زەخت بووە نەکردی لەگە خەم جێما پێی نەکەین تارە نما لێمان نەدا ئیتر ژیان بەخۆی وایە مامۆستا سڵاوی خی گەورەت لێبێ و با بزانم لەگەڵ خوێندنەوە بەگشتی چۆنی و بەردەوام ڕۆژانە چەند دەخوێنیەوە ئەمن لە سی سەرەتایەوە دەستم بە خوێندنەوە کردو سپاس بەخوا تاکو ئێستا بەردەوامم لە ناوەندیە جاری وا بۆ 10 ساعتم خوێنەوەتەوە لە کۆلیش شەو ڕۆژی 10 ساعتم خوێنەوەتەوە ئێستا کاتێکی دیاریکراوم نییە بەس بە شێوەیەکی گشتی ئەگەر کاروبارێکی کۆمەڵایەتی سیاسی ئەمانە نەبێ یا ئەنووسم یا خوێنەوە خوێندنەوە بەگشتی چی بە مرۆڤ دەبەخشێت قوڵایی بەبوونی مرۆڤ بەخشێ وا لێکات دنیا بە جۆرێکتر ببینی ئاواتەکانت بەرزەفڕتر بن جۆرێکتر لە دنیا تێبگەی لە خەڵک و خاک و خوا بە جۆرێکتر تێبگەی مێژوو بزانانی لە چۆ بۆ دنیا لە چۆ هاتووە بەرەو کوێ ڕوە و ئێستای جیهان چۆنە بامانەیەکتر ئەگەر مانایەکی فەلسەفی و زمانێک لە عەبدولکەریم سروش بخوازی لە ئەو جیهانەی تایە ئەژی جیهانێکی زۆر فراوانترە بێ لە خەڵکی ترە تەنها زیندوو نابی ئەژی تۆکو هەم نووسەرێک هەم وەکو خوێنەرێک پێم بڵێ خەڵک لە چ بابەتێک زیاتر بخوێنێتەوە سوودی لێ دەبینێت ئەوە ئەمێنێتەوە ئەو حەز و خولیا و ویستی خەڵک ئەوێ کە لە چ بابەتێکا پسپۆر بێ یا تینوێتی دەرونی بە چ بابەتی هێشکێ هەیە حەزەکە لە بوارە دینیەکە بخوێنێتەوە هەیە حەزەکە لە بواری فکری ئیسلامی خوێنێتەوە لە بواری عیرفان بخوێنێتەوە یەکێکی وەکو من هەمەلایانە خوێنمەوە هەر لە فەلسەفەی سیاسیەوە بگرە تاکو مەولانە و مەحی خۆمان نەخوێنمەوە ئەمێنێتەوە هەم حەز و ئەرەزوو هەم پسپۆڕی و هەم ئەو باخی کە مرۆڤیدا تا ڕادەیە گەو پەیامی هەشێتی لە ژیانە تا ڕادەیە چوارچێوەی بیرکردنەوەی بۆ دیانە بەس تۆ بتوێ بیرمەند بی ئەبێ خوێندنەوەیکی هەمەلایەنەتەوێ حەکەکانی کوردی بە شێوەیەکی گشتی لەگەڵ خوێنەوە چۆنن بە شێوەیەکی گشتی باشن بەڵام لە ڕاستیە زۆر باشش نین بە تایبەتی سۆشیال میدیاش ڕۆڵی خراپی بینیوە بە پێچەوانی ئەو کەسانی سۆشیال میدیان خەڵق کردو بە دیان هێنا و ئێمە تەنها بەکاربەرین ئەگەر بەراوردیکەین بە وڵاتانی ئەو وڵاتانەی مەسەل خۆرئاوایەکان هەتا تەنانەت ئیسرائیل و یا هەندێک لە ئاسیاییەکان ئاستی خوێندنەوەی تاکی ئێمە لە دواوەیە بەڵام هێشتا خەڵکانێکن تینوی خوێندنەوەن عشقی کتێبن و بە جددیە خوێن مامۆستا پێ دوانێ بە بەراورد بە عێراق تاچی کوردی زیاتر دەخوێنێتەوە ئێمە بەراورد بە عێراق خوێنەوارترین شارستانی ترین لێبوردەترین ئیشاڵا ئایندە ڕۆشنتریش بابزانم لەگەڵ خوێندنەوەیە چۆنی سلااو لە تۆش بەڕێز لەخوا بە زیادر باشین کتێب دەخوێنینەوە بە پێی ئەوەندێکەوە مەجال هەیە زۆربەی کات حەبانەی کە دەیخوێنیەوە ببوورە ئاینین ڕۆمانن شعرن لە چ بوارێکن زیاتر ئاینی و فێربوونی زمانە بەڵێ و بەرەو پێشچوونی گەشە پێدان و مێشک و
مرۆڤ کاتێک کە کتێب دەخوێنێتەوە دەتوانێت بیرکردنەوەکانی فراوانتر بکات بە قوڵتر لە بابەتەکان تێبگات کاتێک بە مرۆڤ دەخوێنێتەوە زانیاریەکانی زۆرتر دەکات لەگەڵ ئەوەشدا وەکو خەڵکی ئاسایی بڕیار نادا لە دیوی دووەمی بابەتەکانی شتێ دەگات. بەڵێ بگومان کاتێک کتێب دەخوێنیتەوە بەرەو پێش دەچی مێشکت دەگۆڕدرێت دەرونت ئاسوودەش دەبێت وەشتی زۆر باشی لێ فێر دەبێت جا هەم لە ڕووی بیرکردنەوەکان دەتوانانی گەشە بسەنی و هەم لە ڕووی زمانتەوە و هەم لە ڕووی کات دڵ دەرونت ئاسوود دەبێت هەندێک شت هەیە لەسەر خۆتا سترێست هەیە یان بڕوات بە هەندێک شت هەیە کەوا قەنەعەتت بشکێنێت کە تۆ خۆت تێک بشکێنی هەندێک کتێب هەیە کات لێ دەکات کە تۆ بەرەو پێش بچیت لە کاتێکدا هەندێک زۆر کەس هەیەکەوە ناتوانن خۆیان بەرەو پێش بەرن یان ڕۆتینی ژیانیان هەموو کات دووبارەیە وایان لێ دەکات بەرەو پێش بچن ڕۆتینی ژیانیان بگۆڕن بتوانن باش بن طبعاً ئەو کتێبانی کەوا بتزانن کەوا لەسەر خۆ بخوێننەوە یعنی لەسەر خۆیان بن نەک هەر کتێبێک بێت و بیخوێننەوە تەواو کتێبێک کە بژێری کە تەئسیر لەسەر خۆت بکات نەکرد کتێبێکی ئاسایی بێ بزانین کە چ کتێبێک بۆ تۆ باشە لە چ دەرونیەکەوە تۆ سترێست هەیە لە شتێک باش نیت چ شتێکت لە دەرووندا هەونیە ئەویان بکەیت یعنی هەڵبژێری ئەو کتێبیان لەگەڵ کتێب خوێنەوەی چۆنی لەخوا بەزاوی زۆر باشم سپاس بزانم ڕۆژانە چەند کتێب دەخوێنیەوە وڵی من بەپێی مەجالم کەوتەوە ڕۆژانە جاری وایە 20 لاپەڕە بۆ 30 لاپەڕاتوان بخێنەوە بە حکمیەوەی کە دەوامم هەیە ئیش و کارم هەیە لە شەو ڕۆژێکا توانم تەنها 20 بۆ 30 لاپەڕە بخێنەوە. گرنگجی خوێنەوە بۆ مرۆڤ چییە؟ ئەتوانێت ئەم ئینسانە پێ بگەینێ گەشە ببدا بە تواناکانی خۆی لە شوێنێکا بتوانانی ئیسفادی لێ بکاتەوە لە شوێنێکە ئەتوانێت کارکە لەسەر تواناکانی خۆی بۆ داهاتووی شەرت هەد ئەوەنی تۆ هەر کتێب بخوێنیتەوە بەڵکو بۆ ئەوەیە توانای ئینسانەکان زیاتر بکات. تۆ چ سوودێک لە کتێب خوێنەوە بینیوە چیت لێ ئیسفادە کردیان؟ سپاس بۆ توانیمە زیاتر لە دینەکەم تێبگەم و توانیمە ئەو هاوڕێیانی کە ڕۆژانە لەگەڵ مامزانم لەگەڵ کیا مامەڵاکەم ژیان چۆن بەسەر بم ئەو هەنگاوانی کە تایە ئەکەم چۆن توانم بەرز بمەوە ئەو کاتی کە بەرز ئەبمەوە چۆن بتوانم گەشە بە خۆم و بەوانی دەوروبەریش بدەم. سڵاوی خوا لێبێ با بزانم ئەمڕۆ چەند دڵخۆشی کە پێشەنگا کراوەتەوە و ئەو کتێبێک کە دڵخوازی خۆت بوو لێرە بەدەستت هێنا کڕیت. سەرەتا بەنای خدای گەورە و میهرەبان سەرتا زۆر دڵخۆش بووم بەکردنەوە پێشانگانە هیوادارم بەردەوام بێ هەرچەندە سوپاس و تاش بۆ خوای گەورە لە سلێمانیش کە کرایەوە مانگیدا بەشداریم کرد ئەوم ساڵیش کە کرایەوە لێرە بەشداریم کرد و زۆر دڵخۆش بووم بەکردنەوە پێشانگای و ئەو کتابانی کە مەبەستشم بۆ هەموو شیانم بەدەست هێنا سوپاس و تاش بۆ خوای گەورە. لە نرخەکانی ڕازی بووی نرخەکانی بەو خواستە بوو بەو جۆرە بوو کە لە زری تۆدا بوو وڵی سەدا 20 سەداسیە هەرچەندە کەمە دەبوو 150 بە بەلانی کەم بەڵام دیارە پرسیارێکم کرد گوتم ڕێژەی داشکانەکەت زۆر کەمە گوتی 2 میلیۆن تا 2 میلیۆن نیو دەدەم بۆ جێگایە کە 6 ڕۆژ تا 7 ڕۆژ لێرە دەم کەواتە ناچارم 120 تا 130 دای بشکێنم عین ناچار بوو. ئەمە ئەو ساڵە ئامادە بە شەشی چاکمان کردیە لەو خولی 16مینی پێشانگای نێودەوڵەتی کتێب لە هەولێر نزیکەی 76 کتێبی تازەمان بە چاپ گەیاندیە 130 داشکاندنمان کردێ لەسەر هەموو کتێبەکانمان لەخوا بە زیادبی خەڵکەکی زۆر بە پەرۆشی ئەو کتابە نوێیانەیە ئەوانەی ئەو کتێبە کۆنانەشیان وەدەست نەهینایە لەبەر چەند هۆکارێک یەک لەوانە نەبوونی پارە و معاش و ئەوانە ئێستا وەزانم خەڵک تۆزەک ژیرفانی گەرمە خەڵک ڕووی تێکردینە یەکەم ڕۆژە یەکەم ڕۆژ پێوەەر نییە لە بۆ زانینی ئاستی فرۆشتن بەڵام ئەمە هەست دەکەین ئێستا ئەوڕۆ دەوامیش هەیە بەڵام خەڵکەکی زۆر ڕویان لە پێشانگا کردیە باڵەکەی مەش ئەلحەمدوللا ئاوادانە بەو خوێندەوارانە لەخوا بە زیادبی. ئێمە وەکو دەستگای چاپ و پەخشینارین بە نزیکەی 400 ناونیشان بەشدارین لەم پیشەنگایەدا. داشکانەکانیشمان دوو جۆرە کتێبمانەیە کتێبێکمانەیە کواڵێتی بەرز کە ناتوانین نرخی ئەسلی خۆی دانین لە بەرگرانی هاتوین بۆ خۆی هەر نرخە دانراوەکەی ینی بە کەمتر دانراوە. ئەوانە پێوترێت سعری سافی بە سافی دانین کتێبی تریشمان وەکو کتێبی ئەو دەستگایانی تر سەتاسی داشکانی بۆ دەکەین. کەسێک کە لێ پرسی زۆر برسی بێ بڵێ حەز بە چیەکە ڕەنگە بڵێ برسیمە نانە خۆم چی ئەخۆم بەڵام مستەقف هەر کاتێ لێ بپرسی برسی چی ئەڵێ برسی سەقافەتم برسی تێگەیشتنم چونکە ئێمە زۆر باش دەزانین ئەمە زادی ڕۆحی ڕۆشنبیرانە
دیارە ئێمە بەتایبەت لە منتیقی سلێمانیەوەیان لە دوورترەوە کە دێن بۆ ئێرە ئەگەر خۆشەویستیەوەمان نەکە سەعات 2:03 هەڵ ناسین بین بۆ ئەم معرەزە چونکە ڕاستە ئەمە جەژنێک نییە جەژنی وەکو ڕەمەزان بێ وەکو قوربان بێ بەڵام بۆ ڕۆشنبیران بۆ مستەقەفان بەلای منەوە من وەکو مامۆستایەکی مزگەوتم بەلای منەوە لای من جەژنە ئەمە هیوادارین زیاتر تەوری پێ بدرێەوە زۆر دڵخۆشین بەهاتنی ئەم معرەزەوە هیوادارین پارێزراوە بێت بەڵام بەداخەوە لە سەعات دەوری نۆەوە ئێمە لەبەر ئەو دەرگایە وەستاوین ئێستا دەرگان نەکرد نەحسای بۆ تونێتیمان کرد نەحسای بۆ برسێتیمان کرد نەحسابیان بۆ ماندووبوونمان کرد نەحسای بۆ ڕیسپێتیمان کرد نەحسای بۆ مامۆستایانمان کرد حەق نێوە بێت حەق وایە تۆزی ئیدارەی تیا بێت ئیداری معرەزێت چییە کاکە پیاوی وایە وڵاتەکەی 80 ملیۆنە 90 ملیۆنە ئیدارەی دەکەبار ینی ئیدارەکردنی معرەزێکی کتێب دەبێ ئەوەندە زەحمەت بێت هیوادارم ئەو شتان دزاری کوانەی بێ و زۆر کەس جۆم لێ بوو دەیگو جارێکتر نام بۆ معرەز زۆر تە جۆم لێ ماوەتای جامیعە دکتۆرێک گوت ئیتر من بەم شێوەیە خوێندنەوە هەبێ ئیتر من ڕەنگ حەجایەکە نێم بۆ ئەم شوێنانە هیوادارم ئەو دڵمان نشتێن بەو شێوەیە و داوای سەرکەوتتان بوو سوپاس ساڵێک السلام عليكم بابزانم لەگەڵ خوێنەوەتون وەرەحمەت الله سپاسدانەکەم دەستخۆشیتان لێەکەم وەڵا الحەمدولیلا بەردەوامین لەنەوەیەکەوە هەتا ئێستا لە تەمەنێکی زۆر مناڵیەوە سپاس بخوا هەمیشە هاوڕێی کتێبین سپاس بخوا لە هەموو ڕوویەک شەوە خوێن نەک ڕۆئاینەکان الحەمدولیلا بۆچی دەخوێنیەوە وڵی خۆت هەمیشە زانی خوێندنەوە بۆ چیە بۆی لە هەموو ڕێکی ژیانەوە شارەزای ژیان بی خوێندنەوە گەشە بە ژیانتەیە شارەزای هەموو ڕێگاکانتەکە تواناکانە بەهێزەکە بەرچاوڕوون بی ڕۆشن بیربی لە هەموو ڕوویەکەوە تۆ چ سوودێکت لە کتێب بینیوە والله الحەمدولیلا لە ڕووی پەروەردەی مناڵەوە هاوسەرەوە دایک و باوکە کۆمەلگاوە ڕۆشنبیری ناو خەڵک هەموو ڕوویەکە الحەمدولیلا کتێب بەڕاستی هاوڕەیەکە لە زۆر زۆر هاوڕێکانی تر بەلای منەوە گرنگتر و باشتریشە بەرچاوڕوونترە کتێب باشترین هاوڕێیە بەڵێ زۆریش هەر یعنی من خۆم بەڕای خۆم ئەگەر نەخوێنیتەوە هەستەکەم زۆر زۆر نابینای نازانم باسی پەروەردەی منداڵت کرد دایکێک ئەگەر بیە منداڵەکەی بە جوانترین شێوە پەروەردە بکە دەتوانین لە ڕێگای کتێبەوە پەروەردەیەکی باش بکە گەورەترین ڕێگایە بەڕاستی لە قورئان کە سەرچاوەکەیتی بیگرە هەتا هەموو کتێبەکانی تر هەتا کتێبە دنیایەکانیش پێویستەکە نەک هەر بڵێ پێویستەکە بخوێنیتەوە ئەگەر نەخوێنیتەوە ژیانێکی هەڕەمەکی و ڕێگایەکە خۆت پێشی خۆت زەحمەتە بە ئاسانی ببینی ئەتر بەس ئەڕۆی هەنگاو ئەنێت و ئەڕۆی لەخوا بە زیاتری وڵی زیات شتی ئاینی ئەخوێنەوە بەس بە پێمەجار بەرێ بەخوای چکە دەوامم هەیە ینی زیاتر ڕۆژان نەتوانانی برێن حەفسانە هیوە دەپەڕک 12 پەڕک ئەو کتێبەی کە دڵخوازی خۆت بوو بەدەستت هێنا ینی کڕیت ئەرەوەڵە خۆی بە زیاتری هەوو بەس نرخەکانیشان زۆر گرانە نرخەکان گرانە ئەرۆڵا کتێبی ئاینی وشیلەی هەیە ینی مەسەڵەن تەسیرە کتێبێ گەروتەی هەموو بەرگەکانی بکڕی ینی نزیکەی بڕپارەی زۆریەوێت ینی داشکانمان کردو لە ستاسی بۆ خوێنەرە داشکان نەکەش بۆ زۆرەی نییە ناوەڵە مابزانم لەگەڵ کتێب خوێنەوە بەگشتی چۆنێ وەڵی بینم زۆر باشە الحەمدولیلا ڕۆژانە چەند دەخوێنیەوە کەمتر لە 2 ساعت ناخوێنمەوە بەس زیاتر جارۆ هەیە دەڕوا لە 6 بەس کەمتر نا بۆچی دەخوێنیەوە طبعا خوێنەوە ئینسانێکی دیکەت لێ دروست دەکە ینی هەر کتابەکە دەیخوێنیەوە لە پاش کتابەکەی ئەت هەز دەکەی کە کەسێکی دیکەی لە هەر ڕوەک کە بتەوێ پەرێ بە خۆت بدەی دەتوانی ئەو تایپە کتابی پەیدا بکەی بخوێنیەوە ئیسیفادەی لێ دەکەی چێ فێری خوێندنەوەی کردی واللهی زۆر متابعەی دکتۆر فەرهاد پیرباڵم دەکرد کە باسی خوێندنەوە و کتێب بۆ ئەوانەی دەکرد طبعا زۆر عاشقی کتابەکانی ویشم زۆربەی کتابەکان کە کڕیتم ئیویا لەوی زۆر حەزم تۆ خوێندنەوە بە بیرمە گتکە بۆ متابعەم دەکرد تقریبا ئەو هاندەرەکی زۆر گەورە بووم ببینم کتێبی زۆرت کڕێ ماشەڵڵا چەندت پێدایە تاکو ئێستا بەخوای زۆر نازانم بزەبت حسابم نەکردی هەر پارەم دەدا نازاوە گرینگە ئەو کتێبانەی کە دەیان کڕین تەنیا بە ڕووکەشەکەی بیان بۆن بەرگەکەی جوان بیدەی کڕی یان تەمەشا دەکەی نووسەرەکەی چێە ناوڕۆچی کتێبەکە چۆنە هەڵبژارنی کتێبەکان لەسەر چ بنەمایە ینی دەیان کڕی و هەڵیان دەبژێری ئەمن شخصی خۆم ناوەڕۆکەکەی مهمە جاروەهەیە کتابەک دەکڕی شکلەکەشی زۆر جوان نییە بەس کە دەخوێنیەوە زۆر خۆشە بەس ئەگەر بەهام بڵێن خەڵکەکە لەسەر بەرگەکەی قەرار دەدا لێ ئەگەر بەرگەکی جواندا بنێ زیاتر دەکردرێتن ئەگەر مهم نییە بەرگ ئەسڵن
ئەی هاوڕێکانە دەو کەسانەی کە دۆستی تۆن هانت نەداون بۆ ئەوانیش بخوێنەوە کتێب بکڕن بەخۆی برادرم کەمە بەس ئەوەندەی محاولەم کردی بیتن ینی حەزم لێ بۆ بخوێنەوە زۆر زار کتابیانەوە دەکەمە هەدیا یعنی محاولە دەکەم بەس ئەکید هەتە شخصەکە بەخۆی نەوێت فەمە ناکەم. بەدڵنیاییەوە بوونی و پێشانگایە گرنگی زۆری هەیە ناو هەر کۆمەڵگایەکی زیندوو بە تایبەتی لە کۆمەلگای خۆمان سەرڕای ئەو هەموو قەیرانش کە دەبینین کە هەیە بەڵام دەبینین کۆمەلگەی ئێمە لە خوێندنەوە دانابڕێ سیر دەکەی لە هەموو چین و توێژەکان ساڵانە بەردەوام پەیوەندی هەیە لەگەڵ خوێندنەوە خۆی دانابڕێنێ لەگەر کتێب و کتێبخانەکەی ئەوەش گرنگی زۆری هەیە مانەوەیە و میلەتە میلەتێکی زیندۆ بەڕاستی حقت خۆم زۆر لە چاوەڕواندام بە لە 2005ەوە کە پێشانگای کتێب دەکرێتەوە زۆر بە شەوق و تامەزرۆی و چاوەڕێی دەکەم یعنی ئەو ساعاتێک کە دەبیتەوە دێم لێرە لەبەر دەچی پێشانگای ڕادەوەستم و دێم زۆر تامەزرۆی ئەومە کە لە یەکەمینی کەسەکان بم کە هەندێک دار نەشر هەیە بێم ئامادە نەوە کەندە کتێب هەیە حەزەرم هەیە کە نەمینێ ساڵانە ئەوە ڕوودەدا هەندێک کتێب هەیە زۆر گرنگیان هەیە ئەگەر زوو پێڕانەگەی یعنی نامینێ لە کتێبخانەکان ئەوە مەبەست بووە من ساڵانە لەگەڵ خوێنەوەیە چۆنی وڵی بە عیلەوی ئێمە زۆرمان حەز لە خوێندنەوە دایک و باوکمەوە لە مناڵیەوە چۆن کتێبیان بۆ خوێندێنێتەوە لە کاتی خەوتنەوەوانە خولیای خوێندنەوەمان بۆ دروست بووە خوێندنەوە سوودی چییە بۆ مرۆڤ بەڕای من چەند کتێب خوێنێتەوە بەشەر ئەوەندە شخصیاتەیە ئەوەندە کەسایەتیە بۆ خۆی دروستەکە لەبەرەوە زۆر پێویستە لە مناڵیەوە دایک و باوک فێری مناڵیان کەن خوێندنەوە حەزیان لێبێت نەکە لەسەر تەلەفۆن و سۆشل میدیا و چێ پێویستە کتێب بخوێنێتەوە بە بڕوای تۆ هەموو کەسێ پێویستە ئەگەر ئەوەی نەخێندەواریشە یەکێک بۆی بخوێنێتەوە لەبەر ئێستا ئۆدیۆ بووک و ئەوانش هەیە بەڕای من هەموو کەسێک یعنی بەلای من تەمەنی نییە خوێندنەوە ئەمڕۆ ئەو کتێبەی کە خواستی خۆت بوو تاکو ئێستا کتێبەکەت بەدەست هێناوە یان کڕیتت یان جارێ سەرەتایە هاتووی بۆ ئێرە و ئەو کتێبەی کە خواستی خۆتە نەتکڕیە من هەموو ساڵێ دێم بە تقریبان هەموو ڕۆژەکان حاولاکەم بم ڕۆژیەکەم بە سیرەکەم زانم حەزم لە چییە پاشان ڕۆژی دوم دێم جارەوە تازە هاتوینەم ڕۆژیەکەمە سیرەکەین بەڵام زۆر هەیە بە سەداها بوو کتێب هەیە کە ئینشاڵڵا بەدڵمانەوە پیشەی بەڕێستان چییە؟ مامۆستام لە مەکتەبێکی نێودەوڵەتی و تەلەبێ ماستەریشم کە مامۆستای چۆن قوتابیەکانت هان دەدەی کە ئەوان بخوێننەوە چونکە قوتابی زۆر گرنگە مامۆستا هانی بدا بۆ ئەوەی فێری خوێندنەوە بێت لە قوتابخانەکەمانە کتێبخانەیەکی زۆر گەورەمان هەیە هەفتەی 2000 تەلەبەکانە بەمە کتێبخانە و بەخۆیان خوێندنەوە لەگەڵیان خوێنمەوە حەزم یعنی پێر ریدینگ هەیە گروپ ریدینگمان هەیە و ئیندیڤیدوال ریدینگشمان هەیە زۆر دڵخۆشم کە پێشانگایەکی واکرێتەوە هیوادارم هەموو ساڵێک ئەو بێ بە عادەت و لە نەگل تەنیا لە هەولێر و لە پایتەخت لە هەموو شارەکانی کوردستان بکرێتەوە بۆ کەسانی کە خوێنەرن وەکو من و گەنجەکانی تریش زیاتر چاویان بکرێتەوە بۆ ئەوەکان بۆ خوێندنەوەی کتێب و ئەوانە ڕۆشن بیرتر بن تۆ کاتێک کە کتێبێک دەکڕی لەسەر چ بنەمایەک و کتێبانە هەڵبژێری زیاتر کتێبەکان کەسەکانی سەر و خۆم بۆم پێشنیارەکان نەتاوەکو ئێستایان کتێبێک کە تەسیری هەبووە لەسەر کەسەکانی تر ئەبێنم ڕۆشن بیرترن پلێک لە پێشترن لە کەسەکانی تر لە ناو کۆمەڵگا ئەو کەسانە کاریگەریم لێکەن و ئانج کتێبەکان بۆ پێشنیارەکان یەکەم جارتە دێ پێشەنگایی و بتوانی کتێب بکڕیان ساڵیانی ڕابردووش هاتووی ساڵەکانی ڕابردووش هاتووم نەکەر پێشانگا لە شارەکانی خۆشم یانی ئەچمە کتێبخانەکان و سەردانیانەکەم زۆربەی کات کتێبەکانەکڕم بابزانم ڕۆژانە بە دیاریکراوی چەند دەخوێنیەوە وەڵای وەکو ڕۆژانە نێوچکە من دەوامیشم هەیەین لەگەڵە بپەی مەجال لە کاتە بەتاڵەکانە لەوانەیە بتوانم لە 2-3 مانگا کتێبێک بخوێنمەوە ئەوها سڵاوی خۆی گەورە دێبێ بابزانم لەگەڵ خوێندنەوەیە چۆنێ سڵای خۆی گەورە لە ئێوەش بێ وڵی الحەمدوللا بین زۆر باشە لەگەر خوێندنەوەی لە کێوە دەخوێنیەوە واللهی هەر لە گچکەیەوە دەخینەوە الحەمدوللا بۆچی دەخوێنیەوە واللهی لۆی ئاسی زانست و زانیاری خۆم زیاد کەم و ئیشم پێ دەبێت الحەمدوللا چونکەم بە حکومیەوەی دەرسی دەڵێمەوە لە خۆی بە زیاد بی قورئانی
و بەڕاستی پێویستی پێێتی کاخینەوە خۆمانی پێدەوڵەمەندکەین. باشە کەواتە تۆ دەبێت جیاوازە خەڵکی دیکە زیاتر و زۆرتر بخوێنیەوە بە دوای کتێبی باشتر دابگەڕێت. طبعاً زۆر بوارێک زیاتر دەخوێنیەوە. وڵی زیاتر بواری ئاینی. بەڵێ. ئەمڕۆ کتێبانەی کە خواستی خۆت بوون توانیت بەشێک لە کتێبەکان بکڕی؟ وڵی هێشتان نەمکڕیە ئینشاءڵڵا ئەوانەی کە دەمێت ئینشاءڵڵا بەردەستی دەکەم. وڵا بینم باشە لەگەڵ خوێندنەوە تقریبی 2 ساڵە بێ کتێبە خوێنمەوە زیاتر کتێبەکانم ڕۆمانە خوێنمەوە تقریبی 20 کتێبم خوێندێتەوە تا ئێستا زیاتر کتێبەکانی دکتۆر خالید ئێرتوغوڵە خوێنمەوە ڕۆمانم زیاتر حەز لێرە و بارە. کتێبانە چ سوودێکی هەبووە لە بۆ تۆ؟ وڵا زۆر سوودم لێبینێ لەلایەن یاوە کچانی گەنج سوودم لێبینێ یا لەلایەنی دینیەوە زۆر ئیسیفادەم لەیان کردووە. ڕۆژانە چەند دەخوێنیەوە؟ وڵا ئێستا ئەگەر مەجالمە پێی مەجال ئەگۆڕدرێ مەقسەد ئەگەر ئیمتیحانات و شتانەمە بێ زۆر مەجال نییە بەس جاری وە هەیە ڕۆژی سەعاتێک نیو سەعات ئەوە مەجالیم ئەبێت بۆی. ئەو کتێبانەی کە دەیخوێنیەوە بۆتە هاوکارێک پاڵنەرێک بۆی لە قوتابخانەش زیرەکتربی تواناکانت باشتر بێت؟ بەڵێ زۆر ئیسفادەم لێ کردو هەندێک کتابی هاندانیشە ئەوانش بۆ کاتڕێک خستن و ئەو بارانش زۆر سوودم لێ وەرگرتووە. نۆ بۆ مرۆڤ چییە؟ ینی مرۆڤ بۆچی دەبێ بخوێنێتەوە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيد المرسلين أما بعد طبعا خوای گەورە یەکەم ئاەت کە نازڵی کردو ئیقرا بووە بەسە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دا و لە سەحابەکانەوە تا ئێستاش کە دەبینین هەردەم بە دوای خوێندندا ڕۆیشتینە بە دوای عیلمدا بە دوای زانستدا ڕۆیشتینە ئینسان ئەگەر نەخوێنێتەوە مێشتی پووز دەبێتەوە بۆیە پێویستە ئێمە لە ماڵەکانماندا لە ماڵەوە هەر لە سەروی تەلەڤیزیۆنەکانمانەوە کتێبخانەی بچووکمان هەبی لەوێ هەردەم بیر بکەین و ئێمە زۆر چاومە لەسەر تەلەڤیزیۆنەکە نەبی چاومە لەسەر کتێبەکان ئای ڕۆژێک چەند دەبی ڕۆژی چەند دێر بخوێنینەوە تەبیعی کە مێشک گەورەی مێشک بە خوێندنەوەی چەند دێڕەکانی تووە بە عەقڵ دەیخوێنیەوە یان بەدڵ دەیخوێنیەوە یان بەس بە چاو دەیخوێنیەوە ئەوەیە بەڵێ. کەواتە مرۆڤ ئەگەر بیوێ بخوێنێتەوە سوود لە خوێندنەوە وەردەگرێ بیکردنەوەی فراوانتر دەبێ دەچێتە قوڵایی بابەتەکان ینی زۆر شتێ لەبەر چاوی ڕۆشنتر دەبێت. بەڵێ من تقریبا زۆر جار کە باز دەکەم لە برایان دەڵێم ئەو شێوازە ئەو ڤیددیۆی کە تۆ لە تەلەڤیزیۆن دەیبینی تۆ سەری کە بە قوڵی بڕۆ ناو کتێبەکە واللهی تامەکەی زیاتر دەبینی. زۆر بە گەنجەکان دەڵێم لە مزگەوت دەڵێم خۆشەویستی لەگەڵ کتێب بکەن کە خۆشەویستان لەگەڵی کرد خۆشەویستیتان داتێ بیرێکتان داتێ بیرێکی قوڵ هەردەم ناهێڵم بکەون بیرکردنەوەتان قوڵ دەبێ و هەڵەش ناکەن. سڵاوی خوای گەورەت لێبێ بابزانم لەگەڵ خوێنەوەیە چۆنی؟ عەلەیکوم السەلام وەرەحمەت الله الحەمدوللیلا خۆم کارمەندم فەرمانبەرم لە بەڕێوەبەرەتی ڕاگەاندن و چاپە بڵاوکردنەوە لە پارێزگای دهۆک لەگەڵ خوێنەوەشە هەر لە مناڵیەوە الحەمدوللیلا ینی فێری ئەوە بووم کە خوێنەوە کەسایەتی مرۆڤ ئەگۆڕێت. کەسایەتی مرۆڤ دەگۆڕێ؟ کەسایەتی ئەگۆڕێ بەتاکید ینی تۆ ئەتوانی لە ڕێگەی خوێنەوە ببی بەو کەسەی کە ئەتەوێ بەو جۆرە کەسایەتی کە خۆ ئەتەوێ ئیتر خوێنەوەش لە بارێ جاجەکانی ژیان ینی هەر پێویستە مەسەلەن لە هەر بارێک هاتۆ بتەوێ بخوێنیتەوە ئەتوانی بگەی بۆ ئەنجامێکە ئەتەوێ. تۆ لە چ بوارێک زیاتر دەخوێنیەوە؟ زیاتر لە مناڵیەوە ینی فێری ئەوە ببووم کە ڕۆمان بخوێنمەوە ینی سەرەتای خوێنەوەم بۆ ڕۆمان ئەگەڕێتەوە کە ڕۆمانم ئەخوێنەوە زیاتر بەڵام دواتر لە بڵێن سەردەمی گەورەتر بوونە بابەتە کۆمەڵایەتەکانیش. وەکو خانمێک بابزانم کتێبت خوێندوەوە دەربارەی هونەری چێژلێنان ئامادەکردن؟ بەڵێ ئەو کتێبانم زۆر خوێنێتەوە ئێستاش هەمە لە ماڵەوە بەڵام بەهۆی کەناڵەکانی بڵێن ئێستا کە بڵێن لە ئۆنلاین و لە ڕێگاکانی ئەنتەرنێتەوە بڵێن زیاتر ئەو شتانە ئاسان کاری کراوە بۆ خانمان ئەتوانم لە ڕێگەی ئەو زیاتر دەستم بکەوێت. منداڵ چۆن فێری خوێندنەوە بکرێت باشە؟ خۆم هەر بە مناڵی دایک و باوکم فێری خوێندنەوەیان کردم ینی کەسێ بووم لەوانەی بڵێن خۆم و خوشک و براکانم کە دانیشتین لە ماڵەوە شەوان باوکم کتێبی بۆ خوێنینەوە ینی منیش ئەتوانم هەمان ڕنگدانەوەم هەبێ بۆ مناڵەکانم
هەشم بووە سپاس بەخوای گەورە مناڵەکانم ئێستا وەکو خۆم حەزیان لە خوێندنەوەیە کەواتە لە ڕێگای کتێب خوێندنەوە دەتوانین تاکێکی باش و چاک و ڕێک و پێک پەروەردە بکەین بەدڵنیاییەوە بەڵای زان و خۆشەویستان ئەوەی بینیتان و بیستان سەرنج و تێڕوانی بەشێ لە وڵاتیانی شاری هەولێر بوو بەشێ لەو خەڵکەی کە ئەمڕۆ هاتووە بۆ پێشەنگای نێودەوڵەتی کتێب لە شاری هەولێر کە خواستیان لەسەر خوێندنەوە هەیە بەڕاستی خوێندنەوە مرۆڤ پێدەگەێنێت مرۆڤ ئەگە بیوێ کەسێکی هۆشیارتر بێ کەسێکی عاقڵتر بێ کەسێکی زمانزانتر بێ کەسێک بێ کە توانای دەربڕینی باشتر بێ دەتوانێت کتێب بخوێنێتەوە معلوماتەکانی زیاتر بکات ئێوە دیقەت بدەن ئەو کەسانەی کە دەخوێننەوە وەکو ئەو کەسانەوان کە ناخوێننەوە خی گەورە لە قورآنی پیرۆزا دەفەرمێ هەل یەستەوی الذین یعلمون والذین لا یعلمون بێگومان ئەوانەی کە دەزانن و ئەوانەی نازانن جیاوازیان زۆرە بۆیە ئەگەر تاکێک بێ پێ بگات دەبێ بخوێنێتەوە دەبێ خۆی ماندوو بکات چونکە خوێندنەوە هەم چێژ بەخشینە هەم دەبێ ببێتە پیشەیەکی ڕۆژانە چونکە ئەگەر تۆ ڕۆژانە خوێنتەوە بێگومان ئۆتۆماتیکیان تۆ کەسێکی ڕۆشنبیرتر دەبی و مێشکت فراوانتر دەبیتن و توانای دەربڕینیشت باشتر دەبیتن بۆیە هەمیشە هەوڵ بدەن خوێندنەوە بکەن بە بەشێک لە پیشەی ژیانی ڕۆژانەتان ڕۆژانە ئەگەر کاتتان نەبێت دەرفەتتان بۆ نەگونجێت دەتوانن بەلایانی کەم 20 خولەک بخوێننەوە بۆ هیوادارم کتێبەکانیش هەر تەنها ئاماس خوێندنەوە نەبێ بەڵکو ئەو کتێبانەی کە زۆر باشن کتێبی زۆر چاکن ئەو کتێبانە هەڵبژێرن چونکە بەشێک لە کتێبەکان ڕەنگە بەرگەکەیان جوان بێ بەڵام ناوڕۆکەکەیان وەکو پێویست نەبێ بۆیە کتێبەکان لەسەر بنەمای ناوڕۆکێکی بەهێز هەڵبژێرن تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرمە شاد و کامران بن خواتان لەگەڵ